ئەو کاتتان باش خەتی ئەنتەرنێتمان لاوازە وەکو دەبیت کووا دەبی کوم خێربێن بەخێربێن هاوڕێ ڕەوشەکە ئالۆزە لە هەموو ڕێیەکەوە بێت خراپ و عێراق بڕیاری دابوو لە جەژن بنێری بڕوا بکەن ئەو ڕاوێژکارێکی سودانی هەیە ئەڵێ ئیمزاشمان کرد لەسەریەوە کە بنێرین بەڵام ئەو یانی تەلمێحیشدا ئەو جم و جۆڵانەی لە کوردستان قەزی لەو هەڕەشەی پارتی مەسعود بارزانی کە دەبێت بدرێتن بە پەنجە هەر شەقاندن لەگە عێراقە کە تو کارتت زەعیفەن دەرەقەتی نایە بەهەرحاڵ ئەوە بوو مەعاش نەدرا و کاک مەسعودیش کەس نازانی دەچێن دەرە تەبەخۆری کردیان هەندێک دەرێن لە کوردستانە هەندە چترن لە دەرەوەیە کاک مەسرور بارزانیش ئەوە دیتان دوێنێ فوسکەچی کرد فەیک کۆبوونەوەی کردیە گوایە بۆ دوای ئەوەی ئەو ڕەخنانەیان لێ جیرەکەوانە ئەنجومەنی وەزیران کاکایانی نامانەوێ بینەوە سەر ئەو خاڵی کو دەکرێتن حکوومەت حزوری نما هیچ هەیە نیە ئومێد خۆشناو لە هەولێرێ دەنگ و ڕەنجی هەیە دەبی وەزارەتەکان ئێستا ئاکتیڤترین وەزارەت سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران داوەشێن بەقەت چوارچێوەی هەماهەنگی و بەقەت حکوومەتی سودانیشتان پێ ناکرێتن کۆبوونەوە دەکەن خۆپیشاندان دەکەن ڕێنمایی دەدەن یعنی بە یەک دقە ئەو عێراقی کە هەموو کات ئەگەر هەیە لی بدرێ بۆ زانیاریتەن ببرن کەچی کۆبنەوەی خۆی نەکەتیە کەچی هەرێم هیچ نیە خۆی شارتەوە هەموو خۆیان شارتەوە دوێنێ مەسرور بارزانی بۆ ئەوەی دەوی هەزارانی وەکو ئێمە قەپاتکە هات کۆبوونەوەی فەیکی لە شوێنشکە کردیە کە ئێستا ببورن کە ئێستاوە دەدیت بە یەک دەقەی کە شفتە بیتن هەر چۆن دەکرێت هەر بۆ زانیاریتەن ئاوات شێخ جەناب لێدوانەشیدایە لەسەر ئەوەی کە گوایە موچە دەدرێتن بە بجە و بە نەوت فرۆشتنی خۆمان مەسرور بارزانانی دەڵێن خراپ لی تووڕە بۆ گوتینەیە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە کۆبوونەوەی کە بەشداری پێ نەکرایە بەهەرحاڵ موچەی خەڵک لەو چرکە ساتەی کە گەرمایە کە بۆ 45 ڕۆژ کە لە دەرەنجامی غەڵەتی پارتی و بە خودی مەسعود بارزانی دیدارە هەڕەشەکانی و دیدارە فەیکەکانی مەسرور بارزانی برا ڕۆ 20 میلیۆن دلار تەرخان کرا 100,000 دیناری سویس عراقی پێ نەهاتە جێ 100,000 نەیان دەگوت هەموو ئەو میدیا ساقیتانەش کە دەستی دووەکان ئەو دیدارە وا دەکە ئەدی بۆ ناتوانانی مەعاشەشی بتە بۆ ناتوانانی مەعاشەشی بتە ئەوە دەرکەوت ینی ئەو دووە ئەم هەڕەشەکان هەم ئەوە موچەی ئەو خەڵکاوڕێ نابی ئەمە مەسەلەی موچە هەرچیز لێیار بکەن کە مەسەلەیەکی حیاتی گرینگە خەڵک ژیانی بەوەی بەسدا اقتصادی هەولێریش لەسەوی ڕاوەستایە بەهەرحاڵ هاوڕێم بێمە سەر ئەوە دەنگێک دێنێ شەو بڵاویتەوە من بەتەما بم بەڕاستی بۆتان بڵاو بکەمەوە بەس برادێک پەیوەندی پێکردم وتی قادر ینی لەوە ینی لە خەتی پارتی بی یان نزیک بی ئەڵێ ئەو دەنگە دروست کراوە هەوڵەش فەوزا هەیە لە ناو هەولێرێ لەلایەن حکوومەتی ینی هەوڵێک دەدرێت کە هاوشێوەی تەخریباتەکرد ناو هەولێر دروستبی بە دووریش مەزان من ئەو جملەی هەر ئەوەندە دەتوانم بڵێم بە دووریش مەزان هەندێک تەقوتۆق لە هەندێک شوێنی هەستیار ڕوودا بۆ ئەوەی تەخریبات بێت و ئەو ڕۆژەی هەیە کە بەشێکی پارتی و هەندێک ئێستا دێمە سەری یەکێتیش ئەوەی هەیە ژینگەیان دروست کردیە بەداخەوە کە گەمەی سوخوڕی هەندێک دەکەن کراشە کەشفیش بووە ئێران کەشفی کردیە بۆیە زۆر دەترسن ئەم پارتی لە خۆی زۆر دەترسێ بۆیە هیچ شتێک نمایە هەم خۆیان شارتەوە نەخەر بنەماڵەی بارزانی کاکە تابقی خوارێشوە من ئەو شتێک کە هەندێک دەڵێن ڕاست نییە ئەوە دوێنێ ئومێد خۆشنا و بەخۆی لێدوانیدایە ینی لە ڕوودا و لە هەموو کەناڵەکان هەیە خۆ من ناوان گوتی دوێنە شەو زۆربەی شوێنەکانیان چۆر کردیە بۆ خۆ دەزانانی یەک قسەی من ئێستا ئەمیش قسە بکەم تەسیر لە شەقام دەکات تەسیر لە ناو خەڵک دەکات بەڕێزان بەس من بڕوا بکەن دوور لە مجامەلە دوور لە تەعاتف لە هیچ ئەوەیەک دڵنیا بن لەوەی لە هەولێریش ئەگەری زۆر هەیە لێ بدرێ ئێستا من دێمە سەری بەڵام بە ساروخ نابێت ئەو ساروخانە ئەو پەڕی بە درۆن دەبێت ئەو درۆنەش وەکو هەموو جارەکانی تر هیچ تەسیر لە خەڵک ناکە بۆیە مەترسن یعنی بەجددی بۆ شاتیم ئەو لای بە بکەم بڵێم
ئەگەری لێدان گەلێک زۆرە ئێستا هەندێک زیاتر بازەکەم بەڵام لەو ئەگەری لێدانە بەو ساروخە من بڕوان ناکەم ئەو زانیان لای من هەیە 8 دەیکات 8 لە هەولێردا ئەگەر هەیە یان ئەگە ئێرانیش بیکات بانیم بەس درۆن و ئەوانە لێ دەدرێ وە لە چەند شوێنێک دەدرێت ئەوش هیچ تەئسیری لەسەر ژیانی خەڵک ناکە ئەوە نییە ئەوەشی تاران کە تەلئەبیب ینی بە ساروخ لێ دەدا شەلم کۆرم ناپارێزم لەبەر ئەوەی ئەو قەناعەتە دینیە لای هەموو موسڵمانەکەیە کوشتنی یەک جوولەکە و سڤیل و ژن و منداڵ هیچ فەرقی نییە لەگەڵ جوندێک بەس کاکە ئێران یان هەشت باوا بڵێن ئێرانیش لێ بدە کاکە لە خەڵکی مەدەنی نادەن با قوربان لە بنکە و بارەگا دەدرێتن کە هیچ تەئسیر بۆیە مەترسن لەو نقطەی ئەو ژینگێ دروستبی دوو ینی بەجددی بە دووری مەزان تەخریبات هەندێک شت بکرێ خەڵکی یانی ئەوە نییە ئێمە مانان و هێزی شۆڕش ژێر هەبی لە ناو هەولێرە و خەریکی مزاهرە و خۆپیشاندان و ئەو شتانە من نەمزان ینی بەڕاستی بە دووری مەزان لە هەندێک شوێنی هەستیار تەقوتۆق دروستبی یعنی من دەڵێم بە دووری مەزانن بۆیە دەستگا ئەمنیەکان قەلەقن زۆر شەڕی شەر ئەوە نییە بەس بە درۆم بێ نەفسی هەیە ڕاگەاندن هەیە و تەخریباتیش هەیە تەخریبات قەزم لە ئێستا دوو لە بن لە نزیک فڕۆکەخانەی هەولێرە دوسێ مەغزەم تەقی چ دەبیت ڕەنگی هەندێک بڵێن هیچ نابی کورد چۆن نابی سێ کەس چون محافەزەیان کرد بە قوربان سێ کەس بە نەعل و وێ کلاشکۆفەوە بوو ینی ڕەوشەکی خراپە وەزعەکە ئەوەیە ئەو دەنگەی بڵاو کرایتەوە کوگوتم من دام نابلۆتان نێدەم بەڕاستی لە کنمە بەڵام ئەڵێن دروستکراوە گەمەیەکی سیخوڕیە بەس ئەوانەی بە ئێمە دەڵێن درۆی ڕاست ناکەن دوێنێ مەتار زۆربەی چۆل بووە لە ترسان وەلق وە دەستگای پاراستن ڕەوشێکی زۆر خراپ و ڕەنگی ئێستا چوبنەوە بەڕێزان ئێمە هەندێک خەبەر باسەکەین کاکە بە 1 دقەی دەکرێت ئالوگۆڕ بکرێت ئەڵێن مەسەلان ئەمە نەمگوت بەس بڵێن مەسعود بارزانی لە تورکیا باشە تورکیا و کوردستان هەمووی 2 ساعت 3 ساعتی فەرقە بە تەیارە بە سێرە ئەخر هەندێک خەڵکەیە یعنی مەسعود بارزانی دنیا هات خۆی نمایش کرد بەس دەرکەوت کە ئەوە بوو بەرحاڵ هاوڕێیان من 1-2 زانیاریتان پێ بدەمێ وەزیری ئەو زانیاری لای من هەیە وەزیری خارجی ئێران دوێنێ قسەی لەگەڵ نێچی کردیە نیگەرانە زۆر لەو ڕەفتارانەی کە دەیکردن کە دوو ڕوون ئەڵێ ئێمە دەزانین ئیسرائیل دژمانە بەس ئەنگۆ بە ناوی دۆستەوە لە پشتەوەش دەگێ خۆتان دەوەشێنن بۆیە نیمچە هەڕەشەیە کرایە و پارتیش لە 4 ڕۆژی ڕابردوو خۆی دەناسی چی کردێ بۆیە هەموو خۆیان شاردەوە یعنی لە بەلاشنی کاکە ینی ئەنجومەنی وەزیران چۆڵ کرایە سەری ڕەش چۆڵ کرایە زۆربەی شوێنەکان خۆیان دەزان کە تنیا کردی یعنی وەکو کە زەریمەک بکە شتێک بکە خۆی دەشاردەوە ئەگەنا بە خۆیان دەشاردنەوە یعنی کەس مەسعود دەبینی کەس مەسرور دوێنێ دیتراوەکو گوتمان لە فەیکێک بوو لە شوێنشکە بوو کو دەکرێت دیداری فەرمی بچی لە شوێنی کە بکەیت بەڕێزان بڕوا بکەن مەسرور و ببرن سیداد بارزانی و فازل میرانی دوێنێ چوینە مەکتەبی ڕێخستن نەچوونە مەکتەب سیاسی 40 دقەی خۆیان نیشاندایە ڕۆیشتینە ڕێگای چوونیان لە بۆ سەری ڕەش بەلای خەڵک دانایان ئێستا بە ڕێگایش کێدا دێ نازم ڕێگاکەیان بە من گوت بەڕاستی یعنی قەلەقێکی یەکجار زۆریان پێیە بڕیاری مەکتەبی ڕێخستن و ئەوانە ینی بڕیاری پارتی و بارزانی باوە بڵێن هیچ بەرپرسش ئەس سەربازی پارتی نابی بە قافلە بڕوە بە پاسەوانی زۆر بڕوە ئێستا قافلە و پاسەوان بوویتە بەڵا لە مەسئول ترسیان لە درۆن وەشان هەیە بۆیە ئێستاکە دەبی یەک بڕۆن و بە 2-3 پاسەوانەوە بی وەزیان لە ناوەخۆیان پارتیەوە دەبینن ینی چەند خراپە لەبەر ئەوەی وەکو گوتمان دەستێن و ئێران جگە لەوەی کە دەنگۆ هەیە ینی هەر بەشەک لەو درۆنانەی جیرانە بەڕێی هەرێم درۆی هەر چەندە من پرسییم وتیان کاکە چوونی درۆن قەت بەوە نییە بەو درۆنانە دەڕۆ ئەمن ئەو ڕوونکردنەوە بۆ ئێوەش دەدەم بۆیە کە درۆن دەستە ناو ئێرانیان بستە هەر شوێنێک بەڕێزان پارچەیە بە پارچەکان دەڕوە مۆتۆڕەکەی شتێک دەڕوە وایرەکەی شتێک دەڕوە لە ناو ئێران دەبەسترێ بۆیە ئەوە زۆر لە دەقیق نییە بەڵام ئێران بەڵگەی گرتیە کە پارتی و هەن بەرپرسێکی سەربازیەکی تشیان پێگوتمە کە
دەستیان هەیە یان دەوریان هەیە لەو وەزعانەی ناو ئێرە یعنی هەم لە پارتی هەم لە یەکێتی یعنی بەڵگەی گرتیە ئەوەش ترسەچکەی دروست کردیە و دوێنش نیگەرانی وەزیری دەرەوە بووە بەڵام وەکو گوتم قەلەق مەبن یعنی بە ساروخ لە هەولێر نادرێت تا خەڵک بڕوا و گرانی دروستکە و کاکە ژیان لە تاران و ببر تارانان لە زۆربەی ئێران نۆرمالە لە عێراق نۆرمالە کاکە لە تەل ئەبیب تا حەدێک نۆرمال نازەم هەولێر و مانتەقەکان کە لۆ خۆتان بشەوەش کرد ینی بەڕاستی پێتان بڵێم ینی پێویست ناکات شتێک بوو یەکسەر خەڵک بترسێ و دوودڵبی بڕاستە یانیار ئەوەش ببیراتەوە لای ئەنکاوە زۆربەی قونسڵخانەکان سێ ڕۆژە چۆلیان کردێ ڕۆیشتوونەتەوە لەبەر قونسڵەکان سەفارەتەکان لە هەموو دنیا ئەنگۆ کەی کە سەفارەت و قونسڵیە لە شوێنێک چۆلیان کرد یعنی بوونی شەڕدێت ئەوان لە ڕووی ئەمنیەتەوەوان کاکە سوید تا ئێستا فڕۆکەی تایبەتی نانێرتەوە لە بۆ هەولێری لۆ لەبەر ئەوی دەرێ منتیقەیەکی ئامن نییە دیبلۆماتکار وایە شوێنێک 100% گەرنتی نەبین نامینێ لی دەڕوە بۆیە لای ئەنکاو ئەو لاش زۆری چۆل بووە و تێلەکان هەندێک چۆل بووە ترسیان لە درۆن هەیە ترسیان لە تەخریباتەیە ئەو دوو حاڵەتە هەیە لە هەولێر و سیاسەتە سەقەتەکانی پارتی کە دەست لەو کنون دەداتن وەکو گوتیشم بەخۆیان چار ڕۆژە خۆیان شاردەوە لە سەروی هەموو ئەوانە ژێشێک لەو شتە خێزەوەنانە ئەو ڕژەش باسم کرد و ئەو زانیاریان بە من گوترا کاکە حوسێن یازدان پەنات چییە لە هەولێر دانیشتە لە وەختەی ئێران وەکو ورچێک بریندارە هەڕەشەی شۆڕ و ڕاپەڕین دەکاتن لە ناو هەولێری بێکومان ئێران تووڕە دەبی بۆ شتانە لەبەر ئەوەی لەو چرکە ساتە ئەوەندە بریندارە ئەوەندە هەستی ناسکە بۆیە ئێران زۆر تووڕێ لەو شتانەی پارتی گورزەکی لێدەوە شوێنی بەڵام ئیتر ئێستا ئێران شەڕی زۆر سەختە و نازاندرێنی بە جددی ئێران دەستی ببتەوە ینی یەک جۆزئی باشبی گورزێک لە پارتی دەوەشین لەبەر ئەو جم و زۆڵانەی دەکە باش ئاگای لێ ینی ئەمە ئاگامانەبی دەبی ئێران چەند ئاگای لە ڕووداوەکان بی چەند قوڵایی هەبی ئەو نقطەیەش زۆر زۆر گرنگە هاوڕێیان من قسەی کۆتاییشم لەسەر ئەوەیە ینی میدیای کوردی دەبی ڕێز لە برا کوردە ڕۆژهەڵاتیەکانمان بگرن باکو میمبەرێکی ئێران قسە نەکەن ئێران دەوڵەتێکی داگیرکەرە ئێران وڵاتەکە دەیان هەزار کوردی لە سێدارەدایە ئیلا چەندی پێدا بچی ڕاستە کورد نابی تێکەڵ بە شەڕی ئیسرائیل و ئێران بی ینی ئیشی مە نییە بەرگە ناگرین و گەورەترین هەڵەیە کە هەندێک لەو بەرپرسانەی پارتی بە مەرکەز پێدەچوشت ینی تا حەدێک دەست تێدا هەیە تا حەدێک یەکێتی وەکو فەرد مەسئولی سەربازی هەیە دەست لەو کونانانە وەردەدەن لە نازان مەرکەزی یەکێتی یان نەبەس لە ناو یەکێتیش ئەو گەمەسیوت ڕۆژ ڕۆژی ئەو سی خوڕ و ئەو گەمانە هەیە هەر یەکەو تەلاعوب دەکاتن بەڵام وەزعەکە زۆر خراپە و کورد دەبێت دوورە پەرێز بێەوە ڕێگانەدا باشووری کوردستان بتە شوێنی ئستفزاز لە نمونە حوسێن یەزدان پەنایان هەر هێزش کرد لە ناو هەولێری دابیشداوای شتکو ئێران لێمان دەدا ئێران وەزعی ئێستا زۆر شڕە شڕتریش دەبی بڕوا بکەن ڕاستە ئیسرائیل ماندی کرایە ڕاستە سارۆخی پێوە دەندرێ بەڵام ئێران هەر ئەوەی مایە کورە بەڕێزا من یەک دوو نمونەی سەریعتانەسەوە پێ بڵێم ئەو ئێرانە بە سەدان کەسی لێکوژرایە بەسرا ناگەیەندرێ بەدەیان ئەوەی زانای ئەتۆمی کوژرایە شتیت کەش ڕوویدا دەڵێن نازانم ئەزانن بۆ لەبەر ئەوەی یەک ئیسرائیل 2 ساڵە ئیش دەکات دوو کاچ خۆم $100 9 ملیۆن تومەنە یعنی ئیسرائیل بە 50 ملیۆن دلار لایەکی ئێرانت لۆ دەکڕی دەیان و سەدان بەرپرسی سەربازی لۆ دەکڕێ 50 ملیۆن دلاری تەرخان کردبی لە ئەوەی خەڵک هەیە بە 20 دلاری زەلامن لۆ دەکوژی ناو ئێران ئەزانن چ گرانی شتەکە بۆیە وەزعەکان لە ناو ئێران زۆر خراپە وەکو پێشیان کۆنتڕۆل ناکرێ و بەرپرسی سەربازی و ئەنوا ئەشکالیان زۆر بەیان کوژرایە بەڵام ڕەنگی هەمووی نەکەتە ناو میدیا و ئایندەی ئێران ئەوەی ئەم بزانم ئایندەی ئێران تا ئێستا بەرنامە نییە بڕوخێندرێ نازانم ئەو زانیارانەی خڕێتەوە بەڵام ئێران وەکو سەدامی نەوتیەکی لێ دەکرێت زەلیل دەکرێت دەیبەنە سەر مفۆزاتی گفتوگۆ بۆیە ئەگەر ئێران بمێنێ گورز بە پارتی دەکەویتن ئەوە دڵنیا بن لەوەی لەبەر ئەوی لە وەختی تنگانە نەک پشتی نەکردو
ئێران گومانەشی وای هەیە ئیتر چەند ڕاستە ڕازنی ئەمە نازانم هاوڕێن خۆ فیلممان نەدیتە ئێمەش زانیاریە پێمان دەگە کە ئێران تووڕەیە زۆر لە پارتی وە لە هەولێرێ بەس 100 بارەی دەکەمەوە و قسەی کۆتاییشم ئەوەیە بەڕێزان قەلەق مەبن لەوەی لە ناو هەولێرەیان لە کوردستان وەکو تەل ئەبیبی لێ نایە وەکو تەل ئەبیبی وەکو درۆن و شتەکان کەی جارانە ئەو پەڕێ حەشت دەیکە یان احتیمالە تەختۆقە شتێک لەولالۆ ئەو لای دروست بکەن ئەویش بەڕاستی لە شتانە ئینسان دەبی پرەنسیبی ئەمنی قەومی هەبیت یعنی ئەوە نیەت بووە تەقە و ئەوانە بڵێ عادەی دەستخۆش شتی باشە نەخێر هەندە جار ئەوە زۆر جدایە لەگەرەوەی هێزێکی شۆڕژێر بێ گۆڕانکاری لە ناو هاوچەشەی سیاسی بکە لەگەر ئەوەی هێزەکی وەکو حەشت تەخریبات بکاتن ناو هەولێر ئەو دوو شتە دەبی ئەمە وەکو ئەمنی قەومی فەرق پێ بکەین ناکرێت هەر شتێک ڕوویدا بڵێن یاڵە دەستخۆش شتێکی باشە من ئەو جملەی کۆتایم تەنیا لەسەر ئەوەیە یعنی ئەو شتانە هەموو وارێدا بە ئەگەر خۆزی هێزەکی ئۆپۆزسیۆن هەبا هەمومان ئێستا هەنمان دەدا باشترین فرسەتە لە شۆڕش و ڕاپەڕی باشترین فرسەتە بەس بەداخەوە ئۆپۆزسیۆنێکی یەکجار لاوازمانەیە هەرویستمە سەرنجانەتان پێ بدەم گەمەی پارتی هەمووی ماڵوێرانیە و ئەو یعنی لە هیچ فەش نەزاعەتیان نینایە حتا لەوەش ئێستا کورە برا ڕۆ بووە سەرکردە ئەوەندە ترسنۆک بن ئەو میلەتیان 6 ملیۆن بلەو گۆڕی بەجی هێشتە دێنەژوتم مەڕ و ماڵات وا بەجی ناهێڵ دەرەوی ئەوانە نەمعاشی دەدەن لەو گەرمایی لەو ئەمیەتە خراپەی کورەوەرن بابە ڕێنمایی بدەنە خەڵک بڵێن دەبی وابێ ئەگە بۆ شەڕ وا بکرێتن هەر ئەو قسانەی وەکو ئێمە خەڵکی هێمنکەنەوە هێمنکەنەوە هێمن هەیە نیە ئومێد خۆشناویان هەیە قسە بوویتە ڕئیس وزەرای کوردستان بە کەیف خۆی قسە دەکات